زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئینستیتوتی وەرەک بۆ گەشەپێدانی دیموکراسی دیبێتێکی دەربارەی بەشەبودجێ هەرێمی کوردستان لە بودجێی گشتی ساڵی 2007 عێراق بە هۆرێک لە ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاو محەممەد سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق ڕێخست. دیبێتەکە بە ئامادەبوونی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سۆران سەعید یاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی بۆ کاروباری زانستی و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دانا ئەحمەد موستەفا یاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی بۆ کاروباری کارژێڕی و دارایی خوێندکاران و ژمارەیەک لە مامۆستانی زانکۆ و فەرمانبەران و کەناڵەکانی ڕاگەیاندن لە هۆڵی کۆنفرانسی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی دەست پێ کرد و لە سەرەتادا پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دانا ئەحمەد موستەفا یاریدەدەری سەرۆکی زانکۆ و وتاری سەرۆکایەتی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی خوێندەوە و بە خێرهاتنی هەردوو پەرلەمانتاری کرد و وتی خۆمان بە خۆشحاڵ دەزانی کە بە هاوکاری ڕێکخراوی ئینستیتوتی وەرەک بانگهێشتی هەردوو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان بکەین تا خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکانی ئەکادمی بە تایبەتی لە نزیکەوە ئاگاداری هەلومەرجی ئێستای کوردستان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بن. دکتۆر دانا مستەفا ئەحمەد بە ناوی سەرۆکایەتی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانیەوە وتی ئەم قۆناغی هەرێمی کوردستان یەکجار هەستیارە دەبێت هەموو شێرگیرانەشانی بدێنێ بەر و بۆ پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتی مێژووی و ئاکاریەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکەین و هەلەم سۆنگەی و زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی وەک ناوەندێکی ئەکادمی و زانستی خۆی بە بەرپرس دەزانێت لەوەی کە بەشێک بێ لەو هەوڵانی هەمیشە ڕۆڵی نێوەندگیری و ئەرێنی دەگێڕێت لەبار تەقای و کێشە سیاسی و ئابوووریانەی هەنووکە لە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت. سەبارەت بە پەسەندکردن و جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستان کە لەلایەن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئامادەکراوە و فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و پشگیری تەواویان کردووە لە سەرخستنیدا هەرێک لە ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاوە محەممەد سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق تیشکیان قسە سەر چەند خاڵێکی گرنگ لەبارەی هەلومەرجی بودجەوە و قەیرانە دارایی ئێستا هەرێمی کوردستانی گرتووەتەوە و هەردووکیان سووربوونی خۆیان و فراکسیۆنەکانیان بۆ هەموو هەوڵێک بە مەبەستی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم خستە ڕوو. ئاڵا تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق سوپاسی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی کرد و وتی خۆمان بە خۆشحاڵ دەزانی نمای شانازیە لەم شوێنە زانستیە گرنگەی شاری سلێمانی گفتوگۆیەکی کراوە بکەین لەسەر ئەو بابەتە هەستیارانەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە و ئەو هەوڵانەی ئێمە لە پەرلەمانی عێراق داوامانەوە پشتیوانی خەڵک و گەیشتن بە ڕێگە چارەیەک بۆ قەیرانە گەورەی حکوومەتی هەرێم و خەڵکی هەرێمی کوردستان دووچاری بوونەتەوە. لە ئێستادا کە خۆپشاندان هەیە و دەرگای خوێندنگاکان داخراون کاتێک یاسای بودجە دێتە پەرلەمانی عێراق و بەشێکی ئەو یاسایە پەیوەندی بۆ قەیرانەی لە هەرێمی کوردستانەوە هەیە وەک فراکسیۆنە کوردستانەکان پرۆژە یاسای بودجەمان بۆ حکوومەتی هەرێم نارد بەڵام وەڵامیان نەداینەوە وامان دەزانی حکوومەتی هەرێم خەمخۆرانە دێتە وەڵام و کاراسانی دەکات و وەفد دەنێرێتە بەغداد بەڵام زۆر خەمسارد و بەرامبەر بودجەی هەرێم لە بەغداد وی هەرچۆوە فراکسیۆنەکەی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو لە پەرلەمانی عێراق چەندین کۆبوونەوەمان ئەنجامدا و پرۆژەیەکمان ئامادە کرد تا لە بەرامبەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بەغدا بودجە و موچەی هەرێم ڕەوانە بکات کە لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە پرۆژەکە بە خیانەت لە قەڵم درا و دژی وەستایەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کرد لە پێناو گەرانتیکردنی شەفافیەت داوامان کرد 300,000 بەرمیل لەوتەکەی کەرکووک جیا بکرێتەوە لە 250,000 بەرمیل لەوتەی هەرێمی کوردستان بۆەوەی هیچ نەبێ ئەگەر حکوومەتی هەرێم نایەوێت داهاتی هەرێمی کوردستان ڕادەستی بەغدا بکات بانەوتەکەی کەرکووک ڕادەستی سۆمۆ بکات کە داهاتەکەی بوو موچەی فەرمانبەرانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بێت تاکو فەرمانبەرانی هەرێم لەو نەهامەتیە سەختە ڕزگار بکەین چونکە نەوتی کەرکووکیش لەلایەن حکوومەتی هەرێمەوە دەفرۆشێت نەک یەکێتی نیشتیمانی کوردستان. هاوکار لە بەشێکی تری دیبێتەکەدا ئاڵا تاڵەبانی ڕایگەیاند حکوومەتی عێراق خۆشیان قەیرانی داراییان هەیە لە سەدا 24 بودجە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر خرج دەکرێت بەڵام موچە لە کاتی خۆیدا دەدرێت بۆیە ئەگەر ئێمە 550,000 بەرمیلی ڕۆژانە ڕادستی عێراق بکەینەوە عێراق موچە دەنێرێت وی ئێمە کە باسی بودجە و شایستە دارایەکانی هەرێم دەکەین داوا لە حکوومەتی عێراق دەکەین بودجە بنێرێت ئەوە پێمان دەڵێن ئێوە داهات نانێرن ئێمە چۆن لە پارەی بەسڕە بودجە بنێرین. دەربارەی داهاتی پارێزگای سلێمانی کە دەڵێن لا یەکێتیە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی وتی لە ئێستادا پارێزگار و قایمقام و چەندین بەڕێوەبەرەتی دوو خاڵی سنووری لا یەکێتی نین کە سەرچاوەی داهاتن کەواتە چۆن دەکرێت بوو ترێ داهاتی سلێمانی لا یەکێتیە بەڵکو داهاتی سلێمانی لای حکوومەتە و یەکێتیش بەشدارە لە حکوومەتدا. پاشان کاوە محەممەد سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق لەبارەی پەسەندکردنی بەشە بودجێ هەرێم وتی وەک هەر چوار فراکسیۆنەکەوی لە تواناماندا بۆ ئەنجاممانداوە بۆی گۆڕانکارێک لە بودجەی گشتی عێراقدا بکەین تا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ و قەیرانە دارای قورسەی هەیە بۆ پەڕی خەمساردیەوە بێباکانە
مامەڵەی لەگەڵ بودجەدا کرد نەک هەر ئەوە بەڵکو نیگەران بوو کە چوار فراکسیۆنەکە پرۆژەیان هەبوو بۆ ئەوی موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکەن سەبارەت بە بودجەی هێزی پێشمەرگە سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق وتی تا یاسای بودجە لە ساڵی 2013 ئەوەی بۆ پێشمەرگە دانراوە بڕگەیەکەیە دەڵێت پێویستە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕێبکەون بۆ ئەوەی نەفەقاتی پێشمەرگە دابین بکەن دوایە ڕێکەوتنە ئینجا حکومەتی عێراق سلفە دەنێرێت بۆ هێزی پێشمەرگە لە ساڵی 2023 و تا ساڵی 2014 بڕگەیە کاری لەسەر نەکراوە و خەم لە پێشمەرگە نەخوراوە بەڵام ئێمە وەک فراکسیۆنەکان توانیمان شتێک بچەسپێنین لە پرۆژە یاسای بودجەکەدا کە دەڵێت بڕێک لە بودجەی هێزە وشکانەکانی عێراق بۆ پێشمەرگە تەرخان بکرێت کە دەکاتە 38 میلیارد دیناری مانگانە لە بەشێکی تری دیبیتەکەدا کەەوە محەممەد ڕایگەیان ئەگەر یاسای بودجە جێبەجێ بکرێتەوە چەندین سوودی بۆ هەرێم دەبێت وەک لە قەرزانەی دەوڵەتیەکان پشکمان دەبێت هەروەگەر حکومەتی ناوەند پارەی دانراو لە بانقەکاندا ڕابکێشەداوە بەشی هەرێمی تێدا دەبێت سەبارەت بە حکومەتی هەرێمی ژووتیت ئەم حکومەتە لە هەر وڵاتێکدا بووە ئێستا دەستی لە کار کێشا بووەوە بۆ یاگەرم یاسایە جێبەجێ نەکرێت پێویستە هەموو لایەنەکان بە ڕوونی هەڵوێستی خۆیان ڕابگەێنن جگە لە پارتی کە چاوەڕوانی لێ ناکرێت بڕیارێک لە بەرژۆندی خەڵکی دەربکات وتیشی کاتێک ئاشتی هۆرامی ڕایگەیان کە ئەگەر نرخی نەوت بگاتە $100 و ڕۆژانەش ملیۆنێک بەرمیل ڕاوانە بکەین ئەوە هەر قەیران چارەسەر نابێتەوە قسانەش بەڵگەن لەسەر شکستی ئاشکرای حکومەتی هەرێم و شەرعەتی هەرێم دەخەنە ژێر پرسیارەوە لە کۆتایی دیبیتەکەدا ئامادەبوان چەند پرسیارێکیان ئاڕاستی سەرۆکی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق کردو ئەوانیش ڕوونکردنیان لەسەر پرسیارەکاندا وتاییان پێویستە بە زووی قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێن